جارێکی دیکە دانیشتوانی ناحەی لەیلانی سەر بە پارێزگای کەرکووک خۆپیشاندانیان کرد و شەقامی سەرەکی نێوان کەرکووک لەیلانیان داخست. خۆپیشاندانەکە دژی خراپی ڕێگای سەرەکی ناحیەکەیان بوو کە ماوەیەکی زۆرە تێک چووە و چاک ناکرێتەوە. هەر بۆیە دانیشتوانی ئەو ناحەیە گرت بوونەوە بۆ ماوەیەک ڕێگاکەیان بەڕووی هاتوچۆدا داخست. ڕێگاکەمان شتێک باش نییە، ینی هەر تاسێ ئامۆزایان کوڕش حادسی کرد لێرە مرد هەر لەسەر ئەم ڕێگایە، ینی خەتەرە شتەکەەوە گاڵتە نیە بڵێن تاسێکە دوو تاسەیە خەتەرە ناتوانین هاتوچۆ بکەین. ئێمەش کرێکارین هەموو ڕۆژ هاتوچۆکەین کاکە بەس چاکی ناکەن. وەڵڵا ئێمە ڕێگایمان داخستە ئیشاءڵڵا ئەبێ و تاسانە چارەسەرێک بکەم بۆمان. پێش هەفتەیەک پێمان وتمان ئەوێ ئەم ڕێگایە چاکەن، کەس ناتە جواب بۆ وتمان هەفتەیە تر دایەخین ناکەینەوە ئیشاءڵڵا چاوەڕێی مدیر ناحەیەکەین با بزان چیمان بۆکە. نازانم چێ بێ خوازانێ لە بەرشتی خراپەکەین. ئێمە من جارە پێش هەموو شتێ داوای لێبرین لەو خەڵکە بە ڕێزاکەم کە ئازیەت دراوە، بەڵام لە کۆتاییە خەمەکە هەرین من نییە، ینی ئەوان شۆک و من عزیەتە کێش نەزانم بەو ڕێگایە، بەڵام دڵنیام دوای کە چاکرا ڕەحمەتمان بۆ نێرن. دایەخێن ئەم جارە بە یەکجاری دایەخەم. ئەوە احترامە لەبەر کۆمەڵی خەڵک لەوێ مۆزەفەوە گەرنا بەڕاستی بەتەمام بەقۆڵ دایەخەم. ئەم جارش ڕێک بەخۆڵ دایەخەین. شەقامی کەرکووک لەیلان پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە، بەڵام بەڕێوەبەری ناحیەکە دەڵێت بودجەنی و حکوومەتیش ڕێگە نادات خەڵک لەسەر ئەرکی خۆی ڕێگاکە چاک بکاتەوە. ئەم کێشەیە لەگەڵ محەممەد چەوەنتۆ نییە، ئەم کێشەیە لەبەر ڕێگاکەیە. ڕێکە ئەم ڕێگەی لە وەخت خۆی سەب کرا لەبان سەبەکە خیر کرا، ئێتر تەمە دوو تەقەڵوس هەیە و خێرەکە تێکەچێ. چەند جارێک قسەمان کرد لەگەڵ محافەزا لەگەڵ تورخۆجسور حتا ئێستا چارەسەر نەکراوە. ئەم جارە لەگەڵ مدیر تورخۆجسور خۆم قسام کرد، وتم بەخوا مزاهرە دەرەچم ڕێکە ئەیگرم خۆم ئەیگرم وتم لەبەرەوە پارە خرمان کرد قبول ناکەن ئێمە خۆمان چاکەیکەن. بە قسەکردن ئەڵێ میزانیە نییە، میزانیە ئەڵێم کاکی خۆمان چاکەیکەن ئەڵێ ناتوانم من ڕێگە بیگرم. ئەگەر من ڕێگە بگرم ئەگەر وزار داخلی ئاگادار بێ مدیرە ئیلمول عامە ئاگادار بێ مرور قبول ناکە. ئێتر یعنی چارەسەری نییە ئللا بە ئەم شێوەیە. شەقامی سەرەکی کەرکووک لەیلان شاری کەرکووک و ناحەیەکانی لەیلان و قادرکەرەم و گوندەکانی قەرەحەسەن و جەباری و زەنگنە بە یەکەوە دەبەستێتەوە. ماوەی چەند ساڵێکە دانیشتوانی ئەو ناوچەیە داوای چاککردن و نۆژەنکردنەوەی دەکەن، بەڵام حکوومەت و ئیدارەی خۆجیەیی کەرکووک کەم تەرخەمن و بەدەم داواکاری خەڵکەوە نەهاتوون. خراپی ڕێگاکەش وەکو خۆی ماوەتەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.